لە کۆبوونەوەکەی نێوان حەیدەرەلابادی سەرۆکوەزیری عێراق و مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستانی عێراق باس لە زۆر دۆسێک کران، بەڵام تەوەری سەرەکی باسەکان شەڕی ئازادکردنی مووسڵ بوو. هاوپەیمانی نوێنەوەی پشتیوانی لە هێزە زەمینیەکانمان دەکەن بە دابینکردنی مەشق و ڕاهێنان و پشتیوانی لۆجیکی و ئاسمانیشمان دەکەن. من دەمەوێت دڵنیاتان بکەمەوە هیچ هێزێکی شەرکەری بیانی نایەتە خاچی عێراقەوە. هێزی پێشمەرگەش بەشێکی گرنگ دەبن لە ئۆپراسیۆنی ئازادکردنی مووسڵ و سەرۆکی هەرێم گەشتبینی بەرامبەر بۆ ئۆپراسیۆنە دەربڕی. هاوکاری و ڕێکخستن هەیە لە نێوان هێزە چەکداریەکانی عێراق و برای پێشمەرگەکانیان. نەخشەیەکی تۆکمەدا ڕێژراو هەیە بۆ ئازادکردنی مووسڵ و بە پشتیوانی خوا ئازادی دەکەین. لە کۆبوونەوەکانی نێوان بارزانی و عەبادیدا باز لە پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغداش کرا و سەنگی خرایە سەر چۆنێتی چارەسەرکردنی ئەو کێشانە و پاشە ڕۆژی پەیوەندیەکان. بەڕێز بارزانی کە بە سەرۆکاتی شاندێکی فرەحزبی هەرێمی کوردستانی عێراق لە بەغدا بوو، جەختی کردەوە لەوەی داعش مەترسی سەرەکی هاوبەشە لە عێراق. ئێمە بە شێوەیەکی ڕژ دەڕوانینە لادانی ئەو تەگەرانەی کە بوونەتە بەربەست لە بەردەم پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا. ئێمە لە بەردەم سەختی هاوبەشداین، ئەرکی سەرەکی هاوبەشیش لە نێوانماندا هەیە و هەرە سەرەکیترینیشیان بەرەنگاربوونەوەی داعش و ڕزگارکردنی وڵاتەکەیە لەم دەسە تاوانکارە. هاوکاتی چاوەڕوانکردنی ئۆپراسیۆنی ئازادکردنی مووسڵ دەنگیش هەن کە پێویستە ئەم ئۆپراسیۆنە هاوسەنگیەکان لەناو عێراقدا بپارێزێت. بەڕێوەبردننی ئەم شەڕە بە شێوەیەکی گونجاو و هاوسەنگ نیشانەکانی نەخشەی سیاسی و هاوسەنگی کۆمەڵایەتی و سیاسیانەی عێراق پاش قوناغی ئازادکردنی مووسڵ دیاری دەکات. ئەم ئۆپراسیۆنەی ڕزگارکردنی مووسڵ مەترسی گەورەترین قەیرانی مرۆڤایەتی لە ماوەی چەندەها ساڵی ڕابردووشدا دێنێتە گۆڕێ. چاوەڕوان دەکرێت زیاتر لە 1 ملیۆن کەس بەهۆی ئەو شەڕە ئاوارە بن و ئێمە بەرنامەمان بۆ بەلایانی کەم 700,000 کەس داناوە کە پێویستیان دەبێت بە هاوکاری مرۆیی و پەناگە و خۆراک و ئاوی خواردنەوە وشتی دیکە. جا ئێدی لەوە خراپتر نابێت. شاری مووسڵ کە دووهەمین گەورەترین شاری عێراقا لە مانگی 6 ساڵی 2014 کەوتە ژێر دەستی داعش. هێرۆ زەنگەنە، دەنگی ئەمریکا.